وینەرانی خۆشەویستی کورسات نیوز سڵاوتان لێبێ بە خۆشحاڵیەوە لەگەڵ هاوکارانم پانۆڕامای ئەم شەوتان پێشکەشەکەین. کۆمەڵێک کێشەی جۆرا جۆر بەرۆکی خەڵکی کوردستان و دۆخی سیاسی و تەنانەت دارایی هەرێمی کوردستانیشی گرتوتەوە بە جۆرێک جەدە لە سیاسیەکان بۆ چوونە سیاسیەکان جۆرا و جۆرن. یەکێتی نیشتیمانی کوردستان کە بە جۆرێک یاخۆت حکمی زۆنێکی بەرفراوان دەکات لە ئێستادا کۆمەڵێک کێشە ڕوبەڕووی خەڵک بۆتەوە. یەکێتی پارتی تۆمەتبار دەکا و پارتیش پێی وایە کۆی پرۆسەی موچە پەیوەندی بە یەکێتیەوە هەیە. پەیوەندی نێوان یەکێتی و پارتی، ئاساییبوونەوەی پەیوەندیەکان، ڕێخستنەوەی پەیوەندیەکان و هەروەها شەڕی ئیرادە کە یەکێتی باسی لێوە دەکات، هەموو ئەوانە چارەنووسیان بەرەو شوێ. ئەم شەو لە گفتوگۆیەکی وەک هەمیشە ڕاشکاودا لەگەڵ بەڕێز سرا عەبدوڵڵا ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان گفتوگۆ دەکەین. کاک بەخێر بێ. سوپاس. لەوە دەست پێ بکەین. ینی کۆمەڵێک کێشە من ڕاستەکەی بەڕێزت ڕاناکێشم بۆ ناو تەفاسیلی کۆمەڵێک بابەتی نەبوونی پارەی من لە بانکەکانەوەانە دیوە سیاسەکەی مەبەستمە. ئەمە بەڕاستی دیوێکی سیاسی هەیە یاخود تەنها دیوێکی دارایی هەیە بابەتە؟ خۆی لەکەوتەی ئابووری و دارایی هەیە دەنا کۆی مەسەلەکان دیوێکی سیاسی هەیە. لەبەرەوە ینی لە دیوە سیاسەکە شێسەمانەکەشە بۆ بارێتخ ئابوووریەکە ئێمە قسەی لەسەر ناکەین. لەبەرەوە نیە خۆمان لێ زیینە بەڵکو لەبەرەوەی ڕەنگە ئەو شەرح ئابووری کە پێویستە، ئەو شەرحدارەی کە پێویستە پسپۆرەکان و نوێرەکانی حکومەت دەتوانن شەرحیکان ڕەنگەیان بەقەدەر نەتوان شەرحیکەین. بەڵام لە ڕاستی ئەمە لێکەوتەی سیاسی هەیە و ینی هەم هۆکاری سیاسی هەم دەرەجامی سیاسی لێکەوتێتەوە. ینی هەموو مانگێ کە موچە دێتە پێشەوە ینی ڕقەمێکی گەورەیە پارەی دابشکردنی موچە، بەڵام 70 ملیار دینارێک کە بۆ سلێمانی دیاری کراوە مەسەلەن سلێمانی فۆکەسەکەی خرێت سەر ئێستا خەڵک وا تێگەێنراوە کاکسرا کە دابش نەکردنی موچە کە دواکەوتنی کە کۆمەڵێک کێشە و پەیوەندی بە یەکێتیەوە هەیە. ئەوە یەکێتیە پارە نادا، پارە داهات نانێرێتەوە سلێمانی. ئەم دیوەی بەڕاستی دەستبادانی یەکێتی نییە؟ کاک زانە ئێمە کە قسە دەکەین دەڵێن یەکێتی لێ بەپرسیانی مەقسەدمان نییە کە مەسەلەن بۆ نمونە یەکێتی پارەکە باش تەوزیعەکەی ئەمڕۆ مەسەلەن لە کاتی خۆیان لە بانکەکان تەوزیعەکەیە ئەو کێشە و گرفتانی کە دێت پێشەوە خەڵکێک لە سڕی بڵێن موچە وەرگرتنە خانشینەکان هەموو ئەمانە بڵێن وەڵامە خەتای یەکێتیان خەتای ئیداریان خەتای مەسئولێکی لێنیە کە ئیدارەی بەشێکە لە ئیداری یەکێتیان ڕەنگە پاڵڕای یەکێتی بێیان ئێستا زۆنێکی ملەوەنی شە بەڕاستیە منتیقیانی نازانین کێ گۆڕان نازانین کێ یەکێتیە چونکە ینی حکومڕانیکردن ئێستاوای هاتووە بە شێوژشتی لەم منتیقەیە. بەڵام ئەوەی کە هەیە ڕاستیەکەی مۆزوعەکە زۆر لەوە گەورەترە کە بڵێن ئەم ینی یەکەم شت ئەم کێشەیە لە هەولێر لە بادنانیشێ. ئەو معنەوە نییە کە بڵێن لەبەری لە بادنان و لە هەولێر هەیە ئیترمانە ئێرە ینی بەنۆرمال سەیری بکەین نەخێر. بەڵام کە لە بادینا و لە هەولێر و کە تۆ زانیت کێ حکومڕانی یەکەمی کوردستانە پارتیە لە بۆ شوێنەی و بۆ قسەی خۆش و بۆ علانات و تەنتەنات من 5 کورسی هەیە لە پەرلەمان حکومەتم تەشکیل کردووە کێ بەدڵینە باخۆ حافیزی بێ کێ بەدڵینە بەدیلەکەی بۆ دائەنەم و سەرۆکایەتی حکومەتی لایە سەرۆکایەتی هەرێمی لایە سەرۆکایەتی پەرلەمانی کردو بە سەرۆکایەتی ینی بە حاڵ یەکێتیە بێتەوە کە سەرۆکی پەرلەمانەکەی وەرگرتووە. هەموو ئەمانە و وەزارەتە گرنگەکانیش لای پارتیە بە نەتیجە کە کەسێک ئەڵێ من هەموو شتێکم لە حکومڕانیە ئەبێت تەحمولی هەموو ینی سۆکارە سەرشکانی ئەم حکومڕانیە بکرێتە ئەستۆی خۆی و کاتی خۆی کە ئەم هەرێمە دوو ئیدارەی بوو هەرچی کەم و کوڕی ئیدارەی یەکێتیە بوو ئەکەوتە ئەستۆی یەکێتیەوەشی کەکەوتە کە لە ئیداری زەدیش بۆ کەوتە ئەستۆی پارتی. ئێستا کاکسترام بۆی من تۆ ئاسوودە بیت داوای لە هاوکاران مەکەم ئەو مەوزوعی سەوتە حەلکەن خوان ناگرێمە خەتای پارتی با گفتوگۆکەمان تەکنیکەکەشمان بەڕاشکاوی بێ وانە خەلە لە تەکنیکەکەشمان. ینی من ئەمە ئەو گفتوگۆیە بەڕاستی ڕوونتر بێ بۆ هاوڵاتی بۆ بینەری ئێمەکە بەڕاستی یعنی کاکستران خەڵک ماندوو کراوە، خەڵک بێزار کراوە لە کۆمەڵێک بابەتەوە لە کۆمەڵێک قەیرانەوە کە ڕوبەڕوویان کراوەتەوە. ئێوە لەگەڵ پارتی دموکراتی کوردستان بێکەوە بەشداری حکوومەتن. ئەوەی کە ئێستا ڕوو ئەدا
هۆکارەکەی چییە لە چیەوە دروست بووە جارێ بەشداریکردنی نەکێکێتی بەسنگۆڕان یان حزبەکانی دیکەش کە لە مەراحلی جاجای بەژایکردن ئەمە منەتێک نییە کە پارتی بە خەڵکی بکە ئەمە بەشداریەکە لە نەتیجەی استحقاقێکی انتخابیە دێتەکایەوە و لە کوردستان و تا ئێسش لە عێراقا کە بۆ نمونە ئێستا لە عێراق مەسەلەکان گەیشتە بن بەستی سیاسی خۆتەنیا مۆزوعی سەرۆکۆمانیە مۆزوع ئەوەیە بەچی زەمانەتی خەڵکە بێتە ئۆپۆزیسیۆن بەچی زەمانەتێکی سیاسی لە وڵاتێکی دیموکراسیە کە بەحساب عێراق دەستوری شەیە چۆن ینی چۆن نەتوانی بڵێن بە نۆرمالی ئۆپۆزیسیۆن بی یخۆ لە کوردستان خراولەوە کە دەستوری تیانە و کە شێوە حکومڕانیکردنی پارتی ینی ڕەدوبەدەلی زۆری تایە و جەزبوونە زۆری تێدایە کە هەموو کەسێکە زانێ ئەم شێوە حکومڕانەیە کە پارتی بە هەموو یاسا و قانونەکان لەگەڵیکە هێشتا دەرەقەتی نایە چونکە پێچە بە دۆری تیاکە اینجا ئەگەر بیتە ئۆپۆزیسیۆن چۆنە بێ ئەمە مۆزوعە کە زۆر گرنگە خەڵکی کوردستان بیزانێ ئەوەی کە ئێمە دەڵین خەتای پارتیە لەم بابەتانە ینی بابەتێکی نۆرماڵە چونکە ئەمە لە واقع داوایە چونکە پارتی مەسەی سەرۆکی حکومەتی لە پارتی چەند ساڵێکە لای پارتیە لەوەتە حکومەت بۆتە یەک دو ساڵ هەبوو کە حکومڕانی تەسلیمێکی شوانی کوردستان کرا لای هەر لە لای پارتی بوو سەرۆکی حکومەت بە هەموو پێوەرە ئابوووریەکان بە هەموو پێوەرە یاسایەکان بە هەموو پێوەرە سەربەریەکان مەسئول یەکەمی حکومەتە و ئەمە حکومەتێک کە خۆی دەڵێ من یەکەم بەرپرسیاتی هەرێمی کوردستان ئەگەمە ئەستۆی خۆ هەموو ئەم مەسائلانە لە دۆریەوە ئەخولێتەوە کە تۆ دەڵی ئابووری سەر بەخۆ نەتیجەکەی خۆ ئەو ساڵەدا ناکەێت خۆ من درامانی حەقی داات و یەکسەر بزانی بەتەڵەکە چی بەتەڵەکە چی دێتی ئەمە ئەسەرێکە زۆر دڵتر دەرەکەوێت ئەم وارودۆخی سێ کوردستان تایەتی نەک تەنیا دیسان دەڵێم مەوسم لە باسیەکەم لە سلێمانی وایە و لە هەولێر وایە مەقسەمانەیە کە بڵێن مادام لە هەولێریش وایە کەواتە لە سلێمانیش نۆرماڵە بەڵام لە هەولێریش وایە و لە بادنیایش وایە بەڵام لێ ڕەنگە لەوێ ینی فەزای سیاسی فەزای میدیا بەو شێوەیە نەبێ بمناسەر ئێستا ئەو میدیایی کە وشارێکی زۆر ئەخاتە سەر وەزی ئیداری و وەزی بەڕێوەبردن لە سلێمانی ینی شتێک هەیە کە توانین بڵێ هەتەنیا ئەو نیە میدیا سەر بەخۆکانی وەسەر بۆ نمونە میدیاکانی ئۆپۆزیسیۆن لێرە نەشترن تا لە شوێنەکانی دیکە پارتی خۆشی و میدیاکەی پارتیش و دوو میدیای سەرەکی ئەم دوو حزبە دەورێکی زۆر سەرەکی گەڕلەوەی کە إيحاء بدن بوي هرشي كمكوري لما منطقة كتلي ببسال هرشي كمكوري لما منطقة إدارية كتلي ببسال لكاتك واقع دونا مثلا كاكين دونا يستا يعني بازور لسر ويننا وسيني شو بلام دونا لا راجعنا كان بلاو كلاوا كا وتراوس أويكا بوشا سرفكا وبريال بوشادا سروك حكمته لسر وبوته الله شيء جورا تقريبا بوزير قرانك بوشار خسر وزير قران ك يعني بقولت كي نايكي كونك دين وزيرك كونك ك يسسقل كلاوبو تعيدي خوان هي ما كي حكمراني كدنا اما كي بريو بدني ولاتك تو بهمو كسي كملاحظه كي سياسي في بليا تيبيني كي سياسي في بلك بمشي حكمراني بيا لجياتي ميديا ركتي قلبك بمساله سياسي بكي لجياتي لكوبنو داخل كان بيلي لكوبنو دقول كان بيلي لا باراسي جاجب لك بمشي حكمراني شكناشي بريوا لبرلمان بيلي لهرجه لكوبنو دقول كان نيوان تشتي بارتي بيلي لكوبنو كاني ريكوردنكاني بورانو بارتيا هل بيتو باسي بكي لكوبنو ريكوردنكاني نيوان تشتي بارتي هذه ساو تاكيد كيتو بلان بكردو حكمراني كبو شيوكي كان خود بيدوايا حاكمي وحدي كردستاني نتيجه اما كيساي بيني وكوتو بيدوايا كمي وكوتو بيدوايا كردستان لهم زوترا جرب لو غرن كردستان چون هاتوا بالو غرن كيما دزانين شوي حكمراني كل كردستان ام كشاين دروس كلو كيساكا 45 كرسي تحكم بهم كردستان ودكا زايد 11 كرسي كليفاني بارتيا اما تشيت بيا لما بيت عليه تو خود حكمراني كذا كي نتائجي او كمكراني شكل حكمراني كي بقيت استوي خود وزيركي مثلا صالي باربون من وزيركي لكابيني بيشوا وزيركي يقرتوه ابو كوزير كهرباء تقريبا خو حافظي كوتكاك مش من ناكلم تاريخ يا اخو ما اما مساله يقدر تنيا روبروي كيتي بيته ولا وزير كيتي واكا يعني وزير مثلا روبروي قران بيته وزير قران واكا امشي حكمرانيه هالنتيجه ولا كيتو كيسدي بيني وكو ام نتيجه ولا قريد خذ بين تحملك شيء بكي نتائج او مشكله بارتي اما نلا اسي علاقه نلا اسي كردستان مسؤوليتي امشتا ام كمكران ناكلت استوي خوي ك يعني ك او خوي لي بفساله اسا هاد مشكلتنا من برغت ولا لسر كردستان بيغوازو بسر بغتا كي قصيبه ما جاي كان علاقه بوا كادريك بارتي كدوتي حاشاي اللي كان
بەڵام هێنانە سەر شاشەی تەلەڤیزیۆن و تیەکێتی هانی داوە تەلەڤیزیۆن قسەی پێەکەن اینجا دوێڵن ئەمە یەکێتیە اینجا ئەڵێن وڵا خەڵکی کوردستانە بین وەفدێک خەڵکی کوردستانە بین بۆ لای سیستانی داوای لێ بردەکەن خۆی کەمە کوڕەکەی کردووە کادری خۆی لە مەسئولەی یعنی خەڵکی کوردستانە با داوای لێ بردیان لێ بکەن هەموو ئەم شتانە ئەم دۆخە نەتیجە چیتر جەکەوەیە کە دەبێ هەڵوەستەیەک بکرێ و پێمان وایە وەکو یەکێتی نیشتمانی کوردستان ئێمە دەستمان کردوە ئەم هەڵوەستا و پێمان وایە ئەم ستۆپە کاتی هاتووە و ئەم ستۆپەش شەرت نییە هەموو جارێک بەو کەوێتەوە کە بڵێن وڵا یعنی بین دانیشتین بەو جۆری کە ئەوان بیانەوە کۆتای پێبێ ینی پرۆسی سیاسی لە کوردستان بە شێوەی تێدایە کە ئێسان بڵێ ئەم بارودۆخە نابێ بەردەوام بێ و ئەم بارودۆخە نابێ قبول بکرێت بەبی ئەوەی سەر بکێشێ بۆ ئەوەی بێتەوە دوو زۆن وەکو زۆر جار پارتی حەزی لێیەتی و وەکو زۆر جار ینی ئیحاکە کە ئەمە بڵێ خەڵکیکە حەزی لێیەتی ئەمە زۆر پێویستە ئەم واقعانە ڕوون بکرێتەوە هەڵوێستەیە بکرێت و بناسم هەڵوێستە تەنها هەڵوێستی یەکێتی نیشتمانی کوردستان نییە یان ئەم هەڵوێستە و هەروە ئەم زۆنە تەنیا زۆنی یەکێتی نیشتمانی کوردستان نییە یەکێتیە گۆڕانە یەکگرتووە کۆمەڵی ئیسلامیە نەوەی نوێش هەر هێزێکی سیاسیش کە بێ بە دەربەست بێ بۆ وەزی سیاسی کوردستان نابێ ئەم جۆرە حکومڕانی قبول بکە و نابێ ئەم بارودۆخە سیاسی کە پارتی دروستی کردو کوردستان و ناشێوێت نتیجەکەی تحول بکرێت ینی دانیشتووە حەسادی بەرهەمی شەکانی خۆی وەرگێتەوە بەڵام ئامادە نیە بچووکترین ئەرک بکرێت سەشانی خۆی بچووکترین کەمەکولی خۆی سەشانی خۆی وەزیر لای ئەو بێ لای نە ئەو نەبێ مدیر عام لای ئەو بێ هیچ شتێک ناخاتە ئەستۆی خۆی ئەڵە خەتای کۆمیتەیەکی یەکێتیە خەتای بازنەیەکی گۆڕانە خەتای چوزانم قەڕێکی کۆمەڵی ئیسلامی ئەمە چ زۆر حکومڕانێکە تۆ مەسئولەتەکەی خێزەشانی خۆت بە شوێنەی ئەڵێ ئەمە مەسئولەتەکەی شانی خۆمان هەر کەسێک لێرە کاکسرانیێتی چەندی بەرەکەوی مەسەلە لەسەر ڕەنگە لە مەسەلە لە سوۆشال میدیا بێ بینەر بێ بڵێ ئێوە شەریکن ئەوە قسەتان بۆ بۆ وەستاوەزانە قەت یەکێتی نەیوتووە مەسئولەتەکە ئەسوی خۆم بەشی خۆم لە مەسئولەت هەڵ ناگرم و ئەوەی کە ئێستاکە لە ناوچەی یەکێتی و لە ناو یەکێتی و لە گفتوگۆکانی یەکێتی و ئەستەن ئەم زۆنەی کە یەکێتی حکومڕانیتیایە ستایل حکومڕانی کە لە منتیقە هەیە بەڵگەوەیە کە ئێمەش بەشێک لە مەسئولەتەکان خێزە شانی خۆمان بەڵام ئێمە مشکلەکە دەرکی پێ دەکەین ئەڵێن با ڕابوەستێ لە شوێنێک با بوەستێ خەڵکە پێ وایە دنیا شامی شەریف هیچ کێشەیەک نییە ئەمە هەڵوەستەی دەوێت ئێمە دەڵێن کاکە بەم شێوە ئیشکردنا بەم شێوە ئیدارەدانی بارودۆخی سیاسی لە کوردستان نە لە عێراق لە کوردستانیش بەردەوام نابێت تو سەری کاک زانەبا ئەمە تەنیا لە ئاسی وەزی کوردستان نەمێنینەوە وەکو جەناب ئیشادە باسێکی بەغا بکەین ئێستا ئەساسی عملی سیاسی لە عێراق لەسەر چی بیناکرا بوو توافق چی ئەو توافقی تێکداوە چی ئەو توافقی تێکداوە نەک لە نێوان هێزە سیاسیەکانی کوردستان لە نێو عملی سیاسی لە عێراقیشە ئەساسی هەموو دەستکەوتەکانی من ئەمەوێت تەوەرێکی گرنگ بێ لە باسەکەمان و گفتوگۆکەمان بەس پێشەوە ئێستا هەست بە یەکێتیەکان گەیشتۆتە شوێنێک مەسەرن بە ئاشکرا ڕەخنەی تون ئاراستەی پارتیەکەن ئەم ڕەخنانەتان لەوەیە ئەتانەوێ بەرپرسیارەتی لەسەر شانی خۆتان یان گەیشتۆتە شوێنێک بڵێن ستۆپ تاریخ گەیشتۆتە هێڵە سوورەکە کاک زانە لە دوای ڕاپەینەوە دەیان جارم مەرحەلات پێشەوەکێکیتریش پێکسانی وشێتی ستۆپ بکە بەڵام خەڵکێک هەیە هێزی سیاسی دەفعی ئەو مەسەلەیە دەکات بە ئیتیجای کە ببێتە بەرامبەرەکی لە نێوان یەکێتی و پارتیا و بڵێن ئەمە دیسانەوە ئەجوای شەڕی ناوخۆیە و بەداخەوە زۆر قۆناغە بۆ شەڕی ناوخۆ یەکێتی هەر وەختی ئەوێ ڕاستیەکان بڵێ بە شاوێت باسیێم قسە بکە دیسانەوەی بێنە سەر ئەو جەمسەگیرەی کە بڵێن یەکێتی و پارتی و دوو هێزی سیاسی لە بەرامبەر یەک وەستاون لە کاتێکە ئێستا بارودۆخی سیاسی لە کوردستانە دەری دەخا کە پارتی لە شوێنێکە و هەموو هێزە سیاسەکانی تر لە شوێنێکی ئەمە یەکێتیە ئەمە گۆڕانە بە هەموو خلافاتەکانی نێوانی یەکێتی و گۆڕانەوە بە هەموو ئاشتەکانی نێوانی یەکێتی و گۆڕانەوە بە هەموو هەڵبژێردنەکانی نێوانی یەکێتی و گۆڕانەوە ئەمە یەکێتی و کۆمەڵی ئیسلامی و کۆمەڵی دادگەری و یەکێتی و یەکگرتووە بە هەموو ئەو خلافە سیاسیانەی کە ئەشێ دوو حزبی سیاسی هەیان بێ لە دوو ئایدۆلۆژیای مختلفەوە ئەمە نەوەی نوێ کە لە تازە دروست هێزی تازە سەرهەڵداوە ناوچەی زۆنی سەوزە بە هەموو ئەو خلافانەی کە ئێمە ئێمە لەسەر خیتابیان لەسەر ئیشکردنیان هەمان ئەو هەر چۆنێک دێن ئەچنە هەمان سەنگەری کە ئەم بەم شێوە حکومڕانیە نامێنێ بەردەوام بێت تاجان حەزب هەیە داوێ بڵێ تەنیا پارتی وایە حکومڕانی وایەتی و بڵێ ئەمە یەکێتی و پارتی ئەمە ئاساییە وەڕەنگە ئەمە زۆر تەبیعیش بێ لە مەرحەلەکان خەڵک زۆری واوتووە ئەسڵ یەکێتی نیشتمانی کوردستان نرخی ئەوەی داوە کە ویستوێتی بەشی خۆی لە بەرپرسیارەتی هەڵبکرێ ئەگەر ئەگەر نرخی ئەومان نەدا بەیان ئەو هەموو گۆڕانکاری ئەو شقاقان ناو یەکێتی ڕوو نەدا گۆڕان دروست بێ خەڵکە دروست بێ هێزیکە دروست بێ هەر نەتیجە هەر شتێک بێ کاکە زانا
ئەوەیە کە کۆمەڵی هێزی سیاسیە کە پیان وایە دەرک بە کەمەکوڕی و مەترسیەکانی وەزعی سیاسی کوردستانەکەن بەڵام خەڵکە هەست بە مە ناکە ئەچێتە چزانم فۆرمەڵ هەندێک بۆ چوون هەیە کاتی خەڵکیەوە بێ کاکە زانە زۆر گرنگەیمەوە بزانین کە ئەم بارودۆخی لە کوردستانە هەیە ئەم بارودۆخی ئابووری لە کوردستان نەتیجەیەکە نەتیجەیە نەک مقدمە نەتیجەی کۆمەڵێک شێوە حکومڕانیکردنە کە زۆر جار یەکێتی بەسەربەرزێتوە لە زۆر مەرحەوتی ڕاوەستە نرخی داوە لە پێناویدا بەڵام خۆ ئەمە نابێت بگەینتە ئاستەوەی کە هەموو بەتەکە بپسێنی و بگەینتە ئاستەوەی کە کوردستان بچێتەوە جەمسەری کەواتە من پرسیارەکەم لەو بوارە بوو ینی مەسەلە ڕەنگە زۆر کەس بڵێ کە بۆ یەکێتی لە حکومەت ناکشێتەوە یان بۆ یەکێتی قسێکی تونتر ناکە مەسەلەن لە ئاسی حکومڕانیە حتا يعني أبو شنو تاسن راسه اولا يعني تو كسايتو لحكومه شرد اصلا حكومه خوي سخود زاني يعني بحث اقل باردو لباربيا خوي الهم ولاتك كاتا ازمه حلكه ويك بتسبو انتخاباتي بيش وقت العراق كيشت ازميك كمليان بيونا بو انتخابات بيش وقت بلام المفروض امصار الانتخابات بكل كردستان بكام يا ساديكي ئەو یەکێک لە پرسیارەکانش حکوومەتی هەرێم گەیشتۆتە ئەوەی کە دۆخی هەرێمی کوردستان گەیشتۆتەوەی قەرارێک بۆ انتخاباتی پێشڕۆخت بەڵام بە یاسایەکی پێشکەوتوو ئێستا نییە ئێستا شتە نیە ئێستا مەسەڵەن بۆ نمونە ئەو هەفتەیە ئەبێتە هەفتەی دادێت هەمومان دەزانین وەکو شۆڕۆڤەیەکی سیاسی وەزەکە بکەین ئەبێتە ئەزمەی ئەوەی کە کەی کۆبوونەوەی پەرلەمان دەکرێت بەڵام لقەت بدەین کاکە کۆبوونەوەی پەرلەمان کەی دەکرێت لە کاتێکا تۆ مەفروضەی ئەو شتانەی کە ڕەهەندی نیشتیمانیان هەیە ئەو قانونانەی کە ڕەهەندی نیشتیمانیان پێکەوە سازاین لەسەر بکرێت تو ئەتەوێت بە یاسایەکی قەدیم بە کۆمسیۆنێکی قەدیم گرفت لەو یا چییە ئێوە بۆ مەسەلەن نیشتی تێبینی لەسەر یاسا پێویست ناکە پارە خرجکی بۆ انتخابات ئەگەر بە یاسا قۆنەکە بیکەی ئەگەر بە کۆمسیۆنە کۆنەکە بیکەی ئەگەر بەو بارودۆخی ئێستا کە خۆمان دەزانین بۆ پێویست ناکەن یەکسەر نەتیجەی انتخابات واضحە چل پێچ کورسەکە و بڕۆ ئیجا دیسانەوە ئەچین و نفسی چوارگۆشەی یەکەم کە خەتای گۆڕانە خەتای یەکێتیە خەتای ڕێی واضحی یەکێتی مەسەلەن لەسەر یاسای هەڵبژاردنیە وایە کە نابێ بچێتە ینی نابێت گەلی کورد لێمان قبول بکە کە بچێت انتخاباتێکەوە کە ئەم سەری دیان نیە ئێستا لە عێراق هەڵبژاردن کراوە بە یاسایکیونە عێراق لە 2005ەوە داخلی پرۆسی سیاسی وڵاتی دەستوری عێراق دەنگی لەسەر دراوە لە 2005ەوە بۆ هەموو انتخاباتێک عێراقیەکان يعني برلماني العراق ياساي كثير هالبجادري فسر كذا واو كاتي ك وضع سياسي العراق جيشت بس وخوب شاندان لجنوب العراق ولا بغداد رويده ده او كاتا بنيان كاما عمليه سياسيه العراق بيسي بهالبجادري كنو هي شون ياساي كنو هالبجادري دركت باشا ياساي نو بونا لكردستان تعقيب كينو با بهندێک هەلومەرجی تایبەتی کوردستان و یاسایش لە عێراق لە العراقی لە پرسیارەکە ئەوەیە کاکستران مەسەلەن سبەینێ بۆ کوردستان پارتی ڕاگەیان بۆ کە سبەینێ بە فەرمی ڕای خۆیان باز دەکەن لەسەر مەسەلەی یاسای هەڵبژاردنەکان بەڵام بۆچی ئێوە مەسەلەن بە ئامادەن بە یاسا نوێیەکەی ئەنجومەنی نوێنەرانی عێراقی هێشتا زۆر تازەیە هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراقی پێکەن و بە شانازیە و ڕێکلا بۆ هەرێمی کوردستان واری لەبەرەوە نییە یاسایکی نو هەیە با یاسایکی نو هەبێ ئێمە بیکەین وەکو جاران دەمانگوت ئەزمموی سیاسی کوردستانە بێنە بەغدا بۆ ئەوەی ئەوان چاو لە ئێمە بکەن ئێمە حەزەکەین یاسایکی نو هەبێ باشتر بێ لەوەی بەغدا ئێمە حەزەکەین ینی یاسایکی وە هەبێ کە جێ شانازی بیفرۆشین بە وڵاتانی تر بڵێن ئەم ئیبداعی کوردە وەرم ئێوەش چاو لە ئێمە بکەن بۆ انتخابات و بۆین بەڵام ئێستا لە ئارادانە ئێمە دەمانەوێت یاسایکی نو هەبێ بۆ هەڵبژاردن کە فرەبازنەی تابێ شکلی نوێنەرەتی لە هەرێمی کوردستان بگۆڕدێ کاکە ئێستا ئەم ناوچەی ئەم زۆنەی کە پێ دەگوتێت زۆنی سەوز پێ دەگوت زۆنی سلێمانی هەر ناوێکی لێنەی زۆنی ملەوەن ئەم یاسایە نوێنەرەتێکی ئەندازەی نوێنەرەتێکی لەناو پەرلەمانی کوردستانە بە گوێرەی ژمانی دانیشتوانی نیە لەوەش گرنگتر حراکی سیاسی لە کوردستان لە سلێمانی هەیە زیاتر کاکە خۆمە ینی بوورەوە قسە دەکەم خۆمە ئەمە بە شانۆماڵی سلێمانی هەڵنادین بەس ئەمە واقعی سیاسێک کە دائیمەن ینی سلێمانی شارێکی سیاسیە دائیمەن بزنەوەی سیاسی لەم شارە لە حرەکەتێکی بەردەوامدایە معقول نییە نوێنەرەتیکردنی سلێمانی لە بزنەوەی سیاسی کوردستانە لە پەرلەمانی کوردستانە کەمتر بێ لەو نوێنەرەتەی کە لەناو واقعی سیاسی هەیەتی ئێستا تۆ سەیریکە بزنەوەی سیاسی لە سلێمانی بەقووەتە میدیا لە سلێمانی بەقووەتە ئۆپۆزیسیۆن لە سلێمانی بەقووەتە یعنی زۆرم یعنی بێ ڕۆژان بێ
بۆکو شانازیەک سەیری بکەیت کە چۆن هێزێکی سیاسی وەکوتنیشمان کوسان لەم ناوچەیە ماوەتەوە ئەتوانێت ئیداری خۆی بدا وزەیەکی وای هەیە کە ئەتوانێت لەگەڵم ناوچەیە بە هەموو حێلاکە سیاسیەکە بەردەوام بێ حزبی تازە دروستە بێ بزنەوەی سیاسی تازە دروستە بێ ینی بزنەوەی لێرە ینی هەموو حزب بە پارتیشەوە لێرە پارتیش ئەوەندەی هەست بە ئازادیەکە لێرە ئەوەندە ڕەنگە لە شوێنەکانی کە هەست بە ئازادیەنەکە ئێستا زۆرترین فۆکسی پارتی لەسەر سلێمانی و لەسەر بەشداری سلێمانی چکە یان وای لێ هاتووە بۆتە ناوچەیەکی وەکو لوبلای لە هاتووە لە ڕۆژاتی ناوڕاستە هەموو حرەکەی قومی عەرەبی هەموو حرەکەی یەساری عەرەبی هەموو حرەکەی ئیسلامی عەرەبی هەمووی لەو منتیقەی لوبنان کۆبووە باشە سلێمانی بەو هەموو تایبەتمەندی و مستحقیەوە نییە کە نوراتێک عادلی هەبێ لە پەرلەمانی کوردستانە ڕەنگە مەسەلەن پرسیارێکەیە جوڵە سیاسەکان بۆ ئاراستەیەچن پارتی میدیایە یەکێتی بخاتە شوێنێکە و کە بڵێ ئەمە یەکێکی ناوێ هەڵبژاردن بکرێت ئێوە لە کاتی خۆیان هەڵبژار ئێوە لەگەڵ ئەویان کە هەڵبژار لە کاتی خۆیان بکرێت بەڵام کوردستان لەگەڵەوە بەیانی سەعات 9 خەڵک بچێ بۆ سندوسە زوخانی دەنگدان بەڵام بە شەرتێ دوای ئەم بەرنامەی تو یاسایەکی نوێی هەڵبژاردن هەبێ کۆمسیۆنێکی تازەی هەڵبژاردن کە ئەمە مستەحیلە خەتایەکی نیشتمانی کوردستان نیە خەتای فراکسیۆنێکی نیشتمانی کوردستان نیە لەناو پەرلەمانی کوردستانە یعنی بیانۆیان فاکتی یاسا کۆنەکە ینی کاڵای بە باڵای پارتیدا پێتان وایە دیزانی عملی سیاسییان وا لێ کردووە کە هەر بەم شێوەیە دەڕۆی ینی لە کام قۆڵەوە بڕۆی لەو کۆتایی پێ نەفسی شتت دەرەکەوێت لەبەرەوە ئەمە مستەحیلە کە خەڵکێک ینی لە مسلەکە دەڵێ ینی خوا بە عەقڵ و ناسراوە کاکە ینی منطقی سیاسی پێمان دەڵێ نەتیجەی انتخابات بەم شێوەیە دەبێت کە ئێستاکە بیریمانە باشە کەوای لێ هات لە 2000 کاک زانە لە 2000 ئاخر هەڵبژاردنی کوردستان کە کراوە 2019 بوو 2010 آخر نتایج انتخابات لە 2010 کراوە پارتی 45 کورسیە حکوومەتی تشکیل کردووە ئەی بۆ حکوومەت وەزی وایە بۆ وایە بۆ شێوە بەڕێوەبردننی وڵاتەکەمان وایە خەتای وەزیرەکەی یەکێتیە خەتای وەزیرەکەی گۆڕانە کەکە خۆ تو مەسئولیت حکوومەتەکەت هەڵگرتووە معقولە مەسئولیتەکەی نەتیجەی مەسئولیتەکە هەڵنەگریت باشە ئەی کەی تۆ 80 کورسی هەبێ ئینجا لە مەسئولیتەکە لەگرم ئەو کاتش گومانم هەیە ئەو کاتە ئۆپۆزیسیۆن نەماوە تا بڵێ کاکە با مناقشە لەسەر بکەین بۆچی تۆ ئەوە حکوڕانێک لەبەرەوە نەتیجەکە وازەحە ئێمە لە هەمانە شتە لە عێراقیشا دووبارە بێتەوە کاک زانە ئێستا تۆ هەموو عێراق پارتی هەموو تەرکیزی خۆ سەر ئەوەی کە لە حکوومەتی داهاتوی عێراقە پۆست سەر و کۆمار بێنێتەوە بۆ یەکێتیش مەکسە مۆزوی پۆست سەر کۆمار نییە بەتەنیا وەلەو بۆ یەکێتیش گرنگە کە پۆستێک لە پۆستەکانی سیادەت هەیە لە عێراقا چونکە ینی هیلالی خەریکە هیلالی حکومڕانیکردن لە کوردستان احتیمالە بێ ئەگەر ینی یەکێتێک لە کێرە پۆستایی نەبێت کەواتای تر پێویست ناکە خەڵک بڵێ بەشداری سیاسی کەم لەم ئۆزا سیاسی لە کوردستانە بەڵام مۆزوعکارەوە نییە کاکە تۆ ئێستا ئێمە لە چێ تەسین ئەتەسین بێنیت پۆست سەر و کۆماریش خوانەکەران بەدەست بێنن ئەو کاتە دوای مەسئوڵی سیاسی عێراقش نەگن ئەستۆی خوێن یعنی ئێستا لە کەمتر لەوە لە ماوەی ڕابردووە سەیری کەم بەڕێز وشار زێباری ئیتیهامی محکەمەی دەستوری عێراق ئیتیهام کرد بەوەی کە منحازە سیاسیان دادگای فیدرالی منحازە سیاسیان وتیان نوێنەکەمان هاک کراوە وتیان خۆپشاندان کراوە یەکێتی کردوێت یعنی ئەم زۆر خەتەرە عێراق يعني وەکو کوردستان ئالوودە بێت چونکە لە کوێ بکات ترسان هەیە لەو ئەزمونەی هەرم بچێتە بەغدا ئەزمونەی پارتی بچێتە بەغدا کاکە ئێستا ئەم قسەی کە دەگوترێ لە بەرامبەر ینی مەرجەیە کراوە عێراق لەسەر هاتۆ دەنگ وانە بەس عێراقیان نازان بە کوردی هەزاران قسەی وایە بە خەڵکی کوردستان کراوە هەزاران قسە بە هێزە سیاسەکانی کوردستان کراوە هەزاران قسە بە سەرکردەکانی کورد کراوە لە مام جەلالەوە بۆ کاکنەشویان بۆ هەمووی يعني معناه بس اما يستخلك بعربي بين اجى ازانيك ام ادائي بارتي بمشي وياك توكا يعني قصب مرجعيته وتخو قصه اليوم مرجعيه دو تراوا كاك اخو لكردستان قصب دارو برد كراوا والله بس باني شيني كودي كراوا بالعرب كان بين ازان ام واضح كاكستران مثلا ايوا توزشتر اتين موستر ياسي البجارنك اتين سر بغداد مثلا بلام پێتان وایە لە قایمەی مەسەلەی ئەسوات تۆماری دەنگدەران لە کۆمیسیۆن لە هەموو ئەوانە ناڕوونی هەیە ینی ناشەفافیە بۆیە داوای نوێبوونەوەیەکە تۆماری دەنگان پاک نەکراتەوە یعنی خۆمە بۆتە حیکایەت بۆتە نوکتە لە کوردستانە بۆتە زۆر لە فولکلۆری سیاسی
کە ئەڵێ ینی مردوو دەنگدا بۆتە بەشێک لە فلکلۆری سیاسی پارتی خۆشی جۆجایڵێتەوە ئەڵێ ینی ئەڵێن هەموو مردنی قەرزاری وەکو پارتیبوونی قەرزاری باشە ئەم مەسەلە مەفروزە جێگای تێرامان بێ و جێگای ئەوە بێ کەیسان لە ئاستی خۆی بۆستێتە بڵێ ئەم شتە خراپە چییە کە خێت ئەستۆی من بەڵام نەخێوان لە کۆبنەوەی ئاشکرایە لە کۆمپینی ئاشکرای توانە هەموو کەسێک پارتیبوونی قەرزارە مەبەستیان چێلەوە مانەیە هەموو کەسێک مردنی قەرزارە هەموو کەسێک ئەو قەرزار چی بکە هەربیتەوە پارتی باشەمەکەی مستقبلی پرۆسیوا حساب دیزاینەکان وا کردووە دیزاینەکان وا کردو واچی زیندوی بە مردووی دەبێت هەربێتە بیتە پارتی و هەربێت دەنگ بە پارتی دەربێت بەخۆ باما کاکە خۆشی بەرامبەرەوە چیەکە کاکەزانە ئەو کاتی خۆی لە 92 تازە انتخاباتە کرد دەیانگوت ینی خەڵک دەیوت سێبەشی کورد پارتیە پەرلەمان لۆ چییە نفسی عقلێتە ینی چۆن پەرلەمان بۆ چییە تو ئەم عملی ئێستا کەیبین لە کوردستانە کاکین تۆ سەیریکە پەرلەمان 45 کورسی پارتی تێدا ئێستا زایدن ئینەکان هی کەمینەکان تۆش بۆ خۆی پێکاتەکانمان کە خۆی خۆشی ئەوە مۆزۆیەکی تایبەتە باش ئەی بۆ ئەم دیادەیە چییە کە گاڵتە بە پەرلەمانی کوردستانە کرێ دیادەی سوکایەتیکردن بە نوێرایەتیکردنی گەلی کورد دیادەی سوپایەتیکردن بە دەستگاکانی نوێرایەتیکردنی ڕاستەقینە کە تەنیا دەستگای پەرلەمان ئەتوانێت مساعدی حکومت بکە و مساعدی دەستگاکانی دەوڵەتداری بکە ئەمە لە چیەوە هاتووە ئەمە توراسێکە پەری پێدرێ مەسەڵەن تۆ ئەمە درێژەوەی کە تۆ ڕێگە لە سەرۆکی پەرلەمانێکی بێتەوە بۆ شوێنی خۆی تو ئەمە ینی دیزاینە بەس تۆ سەری کاکەم سەرۆک سیاسەکانی پێشوو جاران سەرۆکی پەرلەمان سەلاحەتەکانی چەند زۆر بوو ئێستا کراوە سەرۆکایەتی پەرلەمان ئێمە دیزاینە کاکە خۆ تۆس بینێ لە هەبژانی داهاتوی کوردستانە هەفتا کورسیە بێ ڕەنگە ینی پەرلەمانی کوردستان بکەن بە دیوەخانێکیان ڕەنگە شێوەیەکی کە بێتە حکومانێک بێتە پێشەوە کاژە ئەو زۆری دیاردەی ئەوانەی باست کرد بۆ برا یەکێکی نقطەیەک بۆ ئەو ئەوانەدا ئەنێ ستۆپێکەکە بۆ ئەوانە وایەکی ستۆپەکە ناوخۆی یەکێتی هێز و قووەتی یەکێتی ئەو هەموو بەرزی و نزمی بەسەری هاتووە لە ماوەی ڕابردووە بینیمان لە دوای نەخۆشکەوتنی سەرۆک مامزەلالەوە تا کۆچی دوایی کردنی تا ڕووداوەکانی ڕیفراندۆم قووەتی ئەوەی هەیە بەهێزێکی پاڵپشتی ئیقلیمی پارەداری مخابڕاتی بڵێ ستۆپ ئێمە خەبات ڕاوەستانی بۆ نییە ئەمە یەکەم ینی دووەم کاکە زانم ئێستا یەکێتی لەم بینە تەنیانە وەکو ئێستا خۆتان نەزان مەسەرەن فراکسیۆنەکان یاسایەکیان تەقدیم کردووە بۆ ینی پرۆژە یاسایەک بۆ پرۆژە یاسایە کە بۆ مۆزۆی بڵێن یاسایەکی نوێ بۆ پەرلەمان باش بۆ ینی بۆ قانونی بۆ انتخابات و بۆ کۆمسیۆن و ئەوانە یەکێتیەکان لە ئاخیری قایمەکەەوە ئیمزایان کردووە و حتا ئەوەی کە ئیمزاشی نەکردیان بەشداری نەکردووە لە ڕووی مەبدەی لەگەڵ ئەم پرۆسەیە کەواتە حاجە بوو ستۆپکردن حاجەیەکی یەکێتی نییە بەتەنیا و نابێ یەکێتی لەم پرۆسە بەتەنیا بێ و هەروە ناشبێ هێز سیاسەکان سەرڕای ئەوەی کە لەناو پرۆسی سیاسی و دیموکراسی کوردستانە خلافیان لەگەڵ یەکێتیشە بێ نابێت لەو تایت لە سەرەکیانە لەگەڵ یەکێتی نەبن و یەکێتیش نابێ ئەوەی ئێوە ئەیکەن ئەو ستۆپە بۆ یەکێتیان بۆ نیشتی بۆ هەموو کوردستانە بۆ هەموو کوردستانە و بەڵگە بۆ ئەوەیە کاکە زانە یەکێتی نیشتمانی کوردستان بە دیموکراسی بوونی خۆی سەلمان هێزێکی گەورەی وەکو گۆڕان لێی چا بۆ قبولی کرد و مامەڵەکردنی نۆرمالی یەکێتی گۆڕان پێکەوە سەری کێشا بۆی لە ئاخر هەڵبژاردنە هاوپەیمانەتێکمان هەبێ پێکەوە و هەروە هێزەکانی دیکە ئێستەیەکی ئەوەی یەکێتی نیشتمانی کوردستانە کە لە بەغدا یەکگرتوو و کۆمەڵی دادگەری و حتانەوەی نوێژ هەنی لەگەڵ یەکێتی و لەگەڵ هێزەکانی دیکە ناسنە کۆبنەی پەرلەمان چکە ئازانن بەم شێوە ئیدارەدانا ئیدارەیەکی غەڵەتی عملەکە دەکەوە و پرۆسەکە لە بەغداش کوێرە بێتەوە کاتەیەکێتی لەو ستۆپیا بە تەنیا نابێت پێم وایە بە تەنیانە و پێشم وایە باشیێناوە اینجا ئەکێتە سەر قووەتی خۆشی هێزی یەکێتیش کاک زانە یەکێتی قەت یەکێتیش بکەم هێزێکی تری سیاسی کوردستان حەزەکە 50 کورسیە بێ بەڵام وەکو نیەتی واقعی سیاسی پێ دەڵێ ئەبێ مشتەرەکات دۆزی لەگەڵ هێزەکانی دیکەی تر لەگەڵ گۆڕان لەگەڵ نەوەی نوێ لەگەڵ کۆمەڵی دادگەری لەگەڵ یەکگرتووی ئیسلامی هەموو ئەمانە تۆ ئەبێ مشتەرەکات دۆستن مشتەرەکاتی هەرس لەگەڵ ئەوەیە کە ئەمەلە دیموکراسیەکە بپارێزین کە ئەوەیە کە یاسای ئەو قەزایانەی کاڵبژاردی داهاتووی وڵاتەکەمانەوە بەڕێوە ینی بە شێوەی تێدا بێت شەفافیت تێدا کاڵبژاردێکی پاک و بێگەرد بێت بۆی خەڵک بتوانێت سبەی ویلایەتیەکانی خۆی محاسبەی
ئەگەر یەکێتی و ئەگەر پارتی و ئەگەر کۆمەڵە و ئەگەر بزوتنی گۆڕانە بتوانەوە پەرلەمان محاسبەی کا بڵێ کاکە بۆ بوچە نییە بۆ گوزەران نیە بۆ ئێستا تۆ خەڵک ئەڵێ نابێ بۆ بەجێی بێ من ئەلێم خەتای پارتی و پارتیش ئەڵێ خەتای یەکێتیە ئەبێ مساءلە هەبێ لێپرسینەوە هەبێ ئەمە کێ دەیکا ئەمە دەستگایەکی دامەزراوی وەکو پەرلەمان دەیکا دامەزای وەکو ئەنجمەنی پارێزگاکان دەیکا کە لە بەڕاستی لە منطقەی پارتی و لە منطقەی ینی لە هەولێر بادەن حضوریان نییە تەنیا لە سلێمانی ئەم ئەنجومەنە هەیە و قسە ئەکا و ڕای خۆڵێ و ئەنجمەنی پارێزگاکان حکومڕانێکی تێگەڵا ینی لەر شارەوە بە زۆرێکە ئەمە خەتای ئێمە نییە کاکە ئەمە دوو ئیدارەی نییە ئەگەر بێنە سەر هەژمونی سیاسی زیاد لە ئیدارێکە زۆر کەس وازانێ ئەمە ینی ئەمە دوو ئیدارەیە کاکە یانی لە کوردستان خۆی چەند زۆنێکی سیاسی حکومڕانیە لە کەربنەوەیەکە و وتانێ حکوومەتی عراقی سەحاکمە لەوێ لە هەولێر حتا فەرقێکی زۆر هەیە لە نێوان هەولێر و بادنانی شار لە شێوەی حکومڕانیکردنا بۆ سلێمانی و هەروە بۆ ئەم زۆنە ئەوە نییە توڵی وڵات دوو زۆن و دوو ئیدارەیە و کەواتایەکی پارتی چیە حتا لەناو پارتیش شێواز و تێڕوانین حکوومەت پێم وایە خلافەتەکان و سەکردایەتی پارتی ڕوونا زۆر جار پارتی پێخۆشە هەر باسی خلافاتەکانی ناویکەتی بکە بەڵ ڕاستیە زۆر هەلومەرجێ لە کوردستان لە چەند ساڵی ڕابردوو ڕیان داوە بەڵگەی و خلافەیە کە ناو پارتیە کە گەیشتە حدێک لە حدیەت کە بەسەر خەڵکی کوردستانە قەڵبۆتەوە زیاتر لەوەی کە بێتە مای خلاف لە نێوان پارتیەکان خۆیانە زۆر باش کاکستران ئەو ماوەیە ناوێشێتیا کۆمەڵێک بۆ چوون بیسترا مەسەلەن دوێنێ شێش لە ئەندامی سەرکردایەتی شتی پرسیارم کرد خۆزگە شۆڕشمان نەکردا و کۆمەڵێک دەستەواژی لەو بابەتەوانە بەمە ئەتانەوێ یان بەمایە کۆمەڵێک لەو دەستەواژانە خۆ بێبەریکردنە لە بەرپرسیارەتی یان بەڕاستی شۆڕش و خەباتی ئەوە بووکە وڵی کاکی ینی ئەمە سێ بعدیە ینی زۆر بە کوتی بێلەمەوە ینی یەکەم بعدی یەکەمی ئەوەیە کە هیچ ملەتێک نیە لە دنیاە کە پێشمان ملەتی کول لەو میلەتانەیە ینی مەسەن محاسبەی ڕابردوەکانی خۆی بکە لەسەر کەمکوڕێک کە لە ئەمڕۆدا هەیە یعنی مەسەلەن بۆ نمونە ینی خەڵکی ئێران بۆچی یەخی مصدق بگرن لە کەمکوڕەیە کە ڕەنگە مەسەن وەزیرێکی ئەمڕۆ حکوومەتی ئێرانی هەیبێ خەڵکی مەسەن کوردستان بۆ ئێمە یەخی شێخ محمود بگین بڵێ وەڵا خەتای تۆیە ینی مەسەن پاسەکانی سلێمانی لە شوێنێک ڕاوەستن خەڵک بۆ بێ یەخی پێشینە توێ کۆشانی میلەتەکەمان بگیر لەسەرەوەی کە ئەمڕۆ من مدیر عامێکی ڕەنگە باش نەم لە ئیدارەدانا لەبەرەوە ئینێکی تێڕوانێکی زۆر غەڵەتە و خەڵک ئیتر پێویست ناکە ئێمە بڵێن وەڵا لەبەر ئەوەی ینی ئێستا ئەم بۆ زایرە بۆ زایرێکی گەور لە عێراقیشە زایرێکی تەنیا کوردستانی نییە ئێستا خەڵک مەسەرن بۆن لە بەختە بەڵام لە عێراق قانون هەیە منعیواکە خەڵک ستایشی سەدام حوسێن کە بۆننا قانون هەیە منعیواکە تۆ ستایشی مەرحەلەکانی پێشوو بکەیت لە حکومڕانیکردنی عێراق وەک بڵێ لە قۆناغەکانی یانێ خەڵک خەبات تێکۆشانی خەڵک هەزاران قوربانی داوە نە لە کوردستان بەتەنیا لە عێراقیشە بۆی کە ڕژێمێکی دیکتاتۆری وەکو سەدام حوسێن وەکو ڕژێمێکی حکومڕانی وەکو بەعس ئەستەن ینی تایتل لە حکومڕانی کرد لە 50 ساڵی ڕابردوو کە قەومی تودراوەکان لە عێراق حکومیان کردووی ئەوە نیە خەڵک دیفاعی لێ بکە هەمانە شتەی کە خەڵک کە خەبات تێکۆشانی کردووە بۆ نەکردووە کە ینی ئەمڕۆ قسەی پێوتێ لەسەر ئیداریکی فاشل کە ڕەنگە نەتوانێت ئیداری شوێنێک باشتر بکە لەبەرەوە ئەمە پێم وایە ئەمە هەندێکی بەمبەستە هەندێکی دەستی دەرەکی لە پشتە هەندێکی هەڵچوونێکی بەڕای من کاتیە هەندێکشی بەداخەوە ڕەنگە خەڵکانێکی لە پشت بێ کە لە ئیدارەدانی بارودۆخی سیاسی کوردستانە هی ئێرە بێ هی کۆی کوردستانە فەشەری هێناوە ڕەنگە بێ ئەستۆی بخاتە ئەستۆی کاکزانە بخاتە ئەستۆی کچکە بخاتە ئەستۆی هینێکی تر ئینسان دەتوانێت ملمایە لەسەر مستەقبل بکە قسە لەسەرەوە بکە کە بڵێ ئەمەی ئەم شێوە حکومڕانی ئێستا هەم بەدڵم نییە با مستەقبل خەبات کەم نەک لەبەر ئەمڕۆ قسە بە ڕابردوەکانی میلەتی خۆی بکە قسە بە تێکۆشانەکانی میلەتی خۆی بکە قسە بە ینی بە ڕابردوویەک بکە کە پڕ لە شانازی خاڵیش کەشێک کاک زاناوە ینی وەکو شاعیرەکە دەڵێ ینی من و تۆ کە گەنجی ئەمڕۆین ینی گەنجی تەمەن قیاسن بۆ خەبات و تێکۆشانەکە نەک بڵێن لە عمری گەنجێتی تەمان پەڕاندووانێکمە من بەلانی کەمەوە باش من چی بڵێم لە بەرامبەر کەسێک کە خۆی حرمەتی خەبات و تێکۆشانەکەی خۆی نەگریا حرمەتی خەبات و تێکۆشانەکەی جیلەکەی خۆی نەگرێ من بڵێم چی وەکو دێوانە بڵێ چی یعنی بڵێ چی ینی مەسەلەن بۆ نمونە تۆ خەبات تێکۆشانەکەەوە من و تۆ گەنج بووینە کە ڕاپەڕین بووە
ڕەنگە چمکێک و بەشداریمان کردیان بەژایمان نەکرد لە ڕاپەینەکە بەڵام ئەوەی کە ڕاپەندەکە ئیدارە کردو هێنایەتی سەرکەوتن و بردوێتە سەر ئەوەی کە ینی سەدام حوسێن بگاتە 2023 بڕوخێ و بکەوێ و هەموو دنیامە بۆ سەر خەتەوەی کە بیرروخێن ئەم دیکتاتۆریێتە و حکوومەتێکی دیموکراسی فدرالی دەستوریە بە لە عێراقا خۆی هەموو خەباتە و تێکۆشانی کردووە و ینی خۆی ینی تفی لێ بکە و ینی کا لە ڕابردوەکەی کە ئێمە هەرەوەی بڵێن ئەم ڕابردوهی تۆ نییە بەتەنیا وام خەباتەی تۆ نییە بەتەنیا ئەگەر چی ئەمەش بەشدایمان تێنەکردێ بەس ئەتوانین بڵێن کە ئەمە خوێنی بۆ دراوە کە سوکاری من و تۆ و هەزاران کە سوکاری میلەتی ئەمە لە پێناو ئەم خەباتەیە هیلاک بووە و ماندوو بووە و حەق خۆیەتی بەرهەمی خەباتەکەی بخوات بەبێ ئەوەی پەلەمای باش لەو مەوزوعی ملبلانەکانی یەکێتی و پارتی گەیشتۆتە بەغدا بۆ پستی سەر و کۆمەر یەکێتی بۆ ئەو بابەتە و تێڕوانینی چییە تا کاکە زانە یەکێتی نیشتمانی کوردستان هەتا چوونە بەغداش بە هەموو شێوازێک هەوڵیدا بە تەوافق کورد بە یەکڕێزی بچێتە بەغدا بە زمانی کوردی پێکەوە قسە بکەین بۆی ببینە بەغدا بە زمانی عەرەبی دیفاع لەدا هینەکان کرد بەڵام ئەوە دیارە ینی بۆ خەرکی کوردستان ڕوونەکەکی ئەمەی کرد کە بۆ بەشێک لە تەحالفێکی تر ئێمە کێشەمان لەگەڵ تەحالفەکەەوە نییە بەمانایەوەی کە بڵێن سونەکان و سەدریەکانن و ئەم لە تەحالفەکان دیکە پیاوی زۆر باشن یان ئیرن بە قسەمان لەسەروێ ئەو وەرەقەی تەحالفەی کە پارتی لەگەڵ لایەنەکانی تر کردوەتی ڕەنگە بۆ لایەنەکانی تر باش بن بەڵام مەفروضە بۆ پارتی باش نەبن کە ئەوێت نێرایەتی کورد بکات چونکە مەبدەی تەوافق ئەساسی حکومڕانیکردن لە عێراقا مەبدەی تەوافقە وە کاکە زانە مەبدەی تەوافق مەبدەیەک نییە کە ئەمڕۆ هێنا بێتمان ینی بڵێن وەڵام شتێکی خۆشە بۆ ئەمڕۆی عێراق ئەرکینەکان دابشین پۆستەکان دابشین مەبدەی تەوافق مەبدەیەکی عالەمیە مەبدەیەکی جیهانیە لە بەشێکە لە پرۆسی دیموکراسی کە تۆ باسی جۆرەکانی دیموکراسیەکەی یەکی لە جۆرەکانی ئەڵێ دیموکراسی ئەغلبیە و ینی زۆرینە و کەمینەیە دیموکراسی صاف و بێگەردە دیموکراسی توزانم ینی یەک جۆر دیموکراسی پێکهاتەکانەیە دیموکراسیەکە کە دیموکراسی تەوافق نەزەریەکە لە حکومڕانیکردن کە سازانی پێکەوەی تەوافق لەبەرەوە مەشتێکی تازەنی بۆ عێراق غەریبێ بوو هەموو مجتەمەعاتانەی کە پێکهاتەی جێجەی تایە ئێستا مەسەن تەوافق چییە؟ مەفروضە پەرلەمانی دووەم هەبێت لە عێراق ژووری دوایین پەرلەمانە بێ بۆی تەوافق بێنە سەر ئەمەی ئێستا لە عێراقا کرێ و ئەمەی پارتی بە تەحالف لە خەڵکی کردوەتی نەسفکردنی هەموو ئەو ئەساسەیە کە هەموو تێکۆشانی هەموو حرەکەی کوردی نەک تەنیا یەکێتی هەموو حرەکەی کوردی لە ساڵی ڕابردووە بۆ کە لە عێراقا بە زۆین و کەمینی حکومڕانی نەکرێ بەداخەوە پارتی ئەم ڕێگایی کردەوە لە بەردەم عملی سیاسی لە عێراقا کە بیوێرن بڵێن ئێمە بە زۆین و کەمینی حکومی عێراقین کورد بەدڵێتی کەیف خۆیەتی ئەمە خەلێکی خێری چێدا نابێت بۆ تەنیا خێری چێدا نابێت خەیتەدا نابێ وەکو حایری وتێتی لە خەی ینی سەرکە کاکە زانە کابرا شیعەیە مەرجەوێکی شیعەیە هەست بەوە دەکا کە ئەم پرۆسەیە خەی تێدا نییە باشە ئەی کورد چی بڵێ مەفروضە بڵێ هەیە هەرگیز خەی تێدا نییە چونکە تۆ مەبدەی تا مەوزوعات تەنیا سەر کۆمایی نییە یا مەوزوعەوە نییە کە وەزیری بەرپارتیەکە یان بەرەکێتیەکەی خۆ لە حکومەتی پێشرا لەبەرەوەی یەکێتی سەر کۆماری بردەوە لە تۆڵەوە پارتی نەیەش یەک وەزیرێک وەربگیرێ و دوای نتیجە کە حکومەتەکەی عەبدولمەنادی گۆڕا وەزیری بە حکومەت بە یەکێتی نیشتمانی کوردستان ئەمە مەوزوع ئەوە نییە مەوزوع ئەوەیە کە مەبدە سەرەکیی کە عێراق لەسەر دامەزراوە باوکە دامەزرێنەکانی عێراقی دیموکراسی کە کاک مەسعود خۆیکی لەوانەی کە بەشداری کرد داڕشتنی دەستوری عێراقا جەنابی مام جەلال جەنابی کاک مەسعود جەنابی کاک نێوشیروان و قیادەتەکانی حرەکەی کوردی ئەو کاتێکە لە بەغدا بوونە بەشداریان کرد لە داگشتنی ئەم تەوافقە لە هەموو نەسێکە فرتەرێک دانراوە کە بتوانیت تۆ دیفاعی لەکە سەری دەستوری عێراق لە مادەیەکە بێت سێ پارێزگا دەنگ لەسەر بدەڕێنین ئەبێ دەستوری ئەبێ بینی دووەم هەبێ پەرلەمانی دووەم هەبێ محکمەی اتحادیە هەنوێتی هەموو لایەنەکان بکە ئەم مادە جیاجیانە ئەم مؤسسە جیاجیان بۆچی دانراوە توازن هەبێت لە حکومڕانیکردن توازن هەبێت لە بەشی مەسەن بەشی تۆ یان پێکهاتەکانی تر لە مەسەن بۆن لە جەیشە لە ئەمنیەتە لە دەستگا جیاجەکانی حساس بۆچییە بۆ ئەوەیە کە تۆ بە تەوافق ئەم حکومە وڵاتە بێ بەڕێوە تۆ زۆینە نیت لە عێراقا کورد زۆینە لە عێراقا یا شیعە بیت یان سونە بیت یان مەسەلەن بۆ مەسیحی بیت تۆ کەمینەی ئەمە قەدەری تۆیە کە لەبێ لەم پرۆسە سیاسی عێراقا کە هەیە وابیت کە بەشی خۆت بە گوونەتەوەی کورد بمێنێتەوە ئەمما ئەو بەشە بەس بەرەکێتیەکە بەرگۆڕانەکە بەرپارتیەکە ئەمە تەفاسیلێکی ترە ئێمە مشکلەکە ئەوەی لە ناو پرۆسی سیاسی پارتی لە داخی ئەوەی کە بێوێک ئەوێش یەکێتی بشکێنێت لە بەغدا وەکو هەوڵی داوە لە کوردستان بشێنێ
ئەوێ لە بەغدا ئەم شتە دووبارە بکاتەوە بەبێ ڕەچاوکردنەوەی کاکە تۆ لە مەبدەیەکی سەرەکی جەوهری پرۆسیسی عێراق کە ئێستا بە عینوانی سەرۆک کۆمار خۆی دەنوێنێ لە ڕاستیە مەبدەی تەوافقی کە تۆ نابێت تێک بشکێنی کە تێکشکا ئیتر وەکو سەدەکە بڕوخێ وەکو چۆن کاتی خۆی ینی لافاوی دجلە ڕوویدا هەموو منطقی بەخا خەری بڕ تیا بچێەوە ئەو کەسێک کە ڕێگای لە مەسلەیە گرت سعید قەزاز بوو وتی ئەمە بۆی بەغانە سوود بێ ئێستەی کردیشمان کوسان لەو ناڕاستەوە وەستاوەتەوە ئەوێ ئەم مەبدە جەوهرینە و پرۆسی سیاسی عێراق کە بۆ کورد باشە بۆ تورکمان باشە بۆ مەسیحەکان باشە لە شوێنی خۆی بمێنێتەوە. دوا سەرنجی کاکسترا دوا سەرنجم ئەوەیە کەم خەباتە ئەم تێکۆشانە مادام لە چوارچێوەی یاسایە لە چوارچێوەی سیاستە لە چوارچێوەی دیفاعکردن و داخۆشکردن لە مافەکانی خۆمان مافەکانی ئەمە مافێک نییە تەنیا مافێکێتی نیشتیمانی کوردستان بێ مافی خەڵکی کوردستانە یەکێتی 50 کورسیە بێ داخۆکی لە مەسەلەیە دەکا 18 کورسی بێ داخۆکی لێ دەکا یەکێتی زۆینەی پەرلەمانی کوردستانی هەبێ یان کەمینەی هەبێ یان 50 بێ مەبدە سەرکە لە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوەیە کە ئەم ئەساسی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ دروست بووە دیفاع لە ویستەکانی خەڵکی کوردستان کە لەمەدا خەڵکە لەگەڵ یەکێتیە بێ جا پارتیە بێ وەکو هەندێک مەراحل پارتی تێدا بووە یاخود حزبەکانی ترە بێ یەکێتی بێ بڵێ بەخێر بێ هەموو لای بۆم جۆرە تەحالفەی کە لە پێناوی خەڵکی کوردستان. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێزترا عەبدوڵڵا مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان. سپاس بۆ بەڕێزت. بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم پانۆڕامای ئەم شەومان پێشکەشکردن ئێوەش هەموو لایەکتان ئەمانەتی خوای گەورە بن.